سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم 74 ساڵ لەمەبەر و دقیق لە 16 ئابی 1946دا پارتی دیموکراتی کوردستان لە سەردەستی بەرزانی نەمێر خۆی ڕاگەیاند. دامەزراندنی پارتێکی لەم شێوەیە لە قۆناغا مێژوێدا وەکو شارەزانی مێژوو ئاماژەی بۆ دەکەن بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە تایبەتی لەو سەردەمەدا لەلایەن بەریتانیا فەڕەنسا وڵاتە زلهێزەکانی دیکە گەمارۆ درابوو. دامەزراندنی پارتی لەو قۆناغا مێژوێدا گرنگی چی بوو؟ بۆچی بەرزانی نەمر بیری لە دامەزراندنی پارتێکی لەم شێوەیە کردەوە؟ لە دوای دامەزراندنی پارتی ڕەوڕەوی خەباتی سەردەم بەڕێوەکی هەنگاوینا من هەموو ئەمانە دەکەمە تەورێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز کوێستان لەتیف مامۆستای زانکۆ وەردەگرم. کوێستان خانم خێر بێت. سەرەتا پێم خۆشە وەک کادرێکم حیزبە پەیامت بزانم لە یادی 74 ساڵەی دامەزراندنی پارتی چی پەیامێک هەیە بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و حیزبە و ئەندام و لایەنگرانی پارتی بە شێوەیەکی گشتی؟ سەرەتا درود بۆ گیانی پاکی سەرجەم شەیدانی کوردستان، سڵاو ئەنێرم بۆ ئەو کەسانی کە لە پێناوی قۆناغەکانی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا ماندوو بوون و ئەرکیان کێشا و مێژویان تۆمار کردووە. پیرۆزبایی خۆم لە سەرجەم جەنابی سەرۆک و قیادەی پارتی و هەموو لایەنگران و دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایان لێکم. هیوادارم قۆناغی ئایندە بێ بە قۆناغێکی وەچەرخانێکی مێژووی و بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان پارتێک بۆ بەردەوام لەگەڵ ڕەوڕەوەی مێژووە خۆی گونجان و خۆی پێشەنگی کۆمەڵگا بووە. بۆیە پێرۆزبایان لێ یەکەم و هیوادارم ساڵی ئایندە یا قۆناغی ئایندە قۆناغێکی پڕپرشنگدار بێ وەکو مێژووە سەرۆرەکانی کە پێشوو تۆمار کراوە. باشە کوێستان خە من دەمەی لەسەر قۆناغی پێش دامەزراندنی پارتی وەکو قۆناغە مێژوویەکە بۆستم ئەگەر بکرێ وەکو شێکردنەوەیەکی مێژووی عنی ئەو قۆناغی کە پێشەوەی پارتی لەسەر دەستی بەرزانی نەمر خۆی ڕابگەێنێ قۆناغەکە چۆن بوو؟ ینی بۆچی پارتی ئەسڵەن ئەم قۆناغە مێژوێدا ینی دامەزرا؟ تۆ ئەگەر سەیری مێژووی دروستکردنی پارتی بکەین پارتی ضرورەتێکی مێژوو بوو لە قۆناغێکی هەر هەستیارەکە دروست بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چونکە لەو کاتان نەتەوەی ژێردەستەی کە یەکێکی وەکو کورد نەتەوەیەکی ژێردەستە بوو کەوتو بۆ ژێر ئیمتیدادی وڵاتە زلهێزەکانی فەڕەنسا و بەریتانیا و منتیقانێک کە داگیر کرا بوو. ئەو کاتێش کۆماری کوردستان دامەزرا بوو کەواتە ئیمتیدادی دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان ئیمتیدادێک بوو بۆ کۆماری کوردستان لەو کاتێکە ئامرێکی دەولی لە کۆماری کوردستان کراکەواتە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان ضرورەتێکی مێژووی بوو، پێداویستێکی نەتەوەیەکی ژێردەستە بوو. ئەو کاتە کە بەرزانی نەبردبیری کردەوە کە ئەم نەتەوە ژێردەستەی کە لێرایە پێویستەکە کیانێکی هەبێ بە عالەم بڵێ هەمە. طبعاً هەموو ئەژزانین هیچ نەتەوەیەک ئەگەر قیادەیەکی نەبێ یان ڕێڕەوەیەکی مێژووی نەبێت کە بتوانێت داخوازی ئەم نەتەوێ بگەێنێ بەش یان بتوانێت ئەمە بگونجێنێ لەگەڵ هەلومەرجی ناوچەکەیە ناتوانێت سەرکەوتوو بێ. بۆیە بارزانی نەبێت لەو سەردەمای کاتێک کە بیری کردەوە حیزبێک دامەزێوەکو پارتی دیموکراتی کوردستان ضرورەتێکی نەتەوایەتی بوو کە لەو کاتوە کوردیش وەکو نەتەوەکانی تە پێویستەکە مافی خۆی هەبێ پێویستەکە ئەوانی کە پێویستەکە بۆ نەتەوەکانی تر کە ئەوان هەیان بوو کوردنەی بوو کەواتە سەروەرێکی هەرە گرنگە بۆ مێژووی نەتەوەی کورد. ئەگەر بەرزانی نەمرد پێشڕەوی نەتەوەیەکی ترە بووە ئێستا تیمسال لە ئاڵتوونی لە فەزایەکی گەورەیە بۆ دروست ئەکرا لە شوێنەکانی ترە، چونکە ئەو کاتە ئەو هەلومەرجی کە بۆ کورد لەو کاتەیە بوو هەلومەرجێکی زۆر سەخت بوو زۆر دژوار بوو. من ینی هەر پشت بەسم بە باگراوندی قسەکانی بەڕێزت دەوترێت ینی قۆناغی مێژووی ئەوەندە سەخت بووە تەنانەت پاش و بڵاوێکی زۆر لە نێوان پارتە کوردەکانی و سەردەمە دەبینرا. لە دوای دامەزراندنی پارتی وەکو کیان وەکو حیزب توانی تەواوی ئەو پارت و بەشە کوردیانی کە لە ناوچەکانی ڕۆژهەڵات و باشووردا هەبوون لەژێر یەک چەتری نەتەوەی نیشتمانیدا کۆکاتەوە. ئەتوانین بڵێن بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە سەردەمی 46 هەتاکو ئێستا بەردەوامی هەیە و بە حیزبێکی بەهێزماوەتەوە کەواتە هەڵگری پەیامی نەتەوایەتی بووە لە سەرەتای دروستبوونەوە هەتا ئێستا کەواتە توانیوێتی تا ڕادەیەکی زۆر بە درێژایی بە جیاوازیەکانی سەردەمەکان سەردەمێ زۆر سەردەمێکم سەردەمێ بە بارودۆخەکە توانیوێتی ئەحساسێکی نەتەوە بوون هەستی نەتەوە بوون نەک لە هەرێمی کوردستانە کە ئێستا هەرێمە لە پارچەکانی ترەشا دروست کرا، بەڵام هەرێمی کوردستان کە باشووری کوردستانە ئێستا پێشەنگ بۆ پارچەکانی تر. بەدەمەوە هاتنی پارت و لایەنە کوردیەکان بۆ ئەو سەردەما بۆ دامەزراندنی پارتێکی لەم شێوەیە چۆن بوو؟ ینی بەدەم بانگەوازەکەی بەرزانی نەمرەوە هاتن ینی ئەوان
چۆن پێشوازیان لەم بابەتە کرد. بۆیە بەرزانی نەمر ئەوترێ سەرۆکێکی کاریزمایی چونکە توانی بوو کاریگەری دروستکە لەسەر هەموو چین و توێژەکان و لەسەر هەموو ئایدۆلۆجیا جیاوەکان کە بتوانن لەگەڵ پەیامی نەتەوەبوون و پارتی دیموکراتی کوردستان بوون بۆ مێژوو نووسەکانیان ئەوانەی کە تەحلیلی حەدەسەکانەکەن پەرزانی نەمر بە سەرکردەیەکی کاریزمایی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نابن. ئەمەش ئەگەر سەیری مقالە کۆنەکانی کە لە مێژوو نووسەکانی غەیری کوردی کە باسییانەوە کردووە کەواتە کاریگەری کاریزمای بەرزانی نەمر کە توانیوێتی لایەنەکانی تر ڕاکێشێکە لەگەڵ ئەمە هاوکاری مەوسلەی نەتەوای بوون و شۆڕشی کوردی من لەسەر دەمە جیاوازەکانە. فەلسەفە و بیری دامەزراندنی پارتی لەلای بەرزانی نەمر لەو خۆناغەدا لەسەر چی بنەمایە بوو بە دیاریکراوی؟ مەسلەی نەتەوەبوون، مەسلەی مافی چارەنووسی، مەسلەی کیانی کوردی، مەسلەی ئەوەی کە ئێمەش مرۆڤین وەکو مرۆڤەکانی تر پەیامێکی هەرە گەورەی بەبەها بوو لەو سەردەمەیە. بۆیە مەسەلەنێکی لەو شتانێک کە مەسەل من وەکو تاکێکی کورد ئێستش پێشنیارەکەم و ڕەنبێ ڕەخنەیشم هەبێ مەفروض بوو سنتەری لێکۆڵینەوە هەبێت لە کوردستانێکی لەو شتانێک کە لێکۆڵینەوە بکە لە کاریزمای بەرزانی نەمر بۆ ئەو سەردەمە کە چ ئیبداعێکی لە کۆمەڵێشتا خۆڵقانە بوو بۆ ئەو سەردەمەی نەتەوەی کورد زۆر بوو کە لە کاتێکا کە تۆ لەملاوە کوردستانی کۆماری کوردستان ئەڕۆخێنەوە موامەرێکی دەوری ئەکرێت و کورد پەرتەوازەیە لە چوار وڵاتی دڕندەیە و عەرەب و تورک و پارس هیچ کاتێک ڕەحمیان بە کورد نەکردووە. دروستبوونی حیزبێکی کوردی لەم ناوەندا لەناو ئەو هەموو دڕندا کە داوای مافی خۆی بکە و بتوانێت مامەڵە بکە و بتوانێت خۆی بناسێنێ بە جیهان لەو سەردەما زۆر بەبەهاو بە نرخ بوو. پێویستەکە جیلی ئێستا ئەو مێژوانە بە جیاوازی ئایدۆلۆجیەکان وەکو خۆی بخوێنێتەوە. ئێمە بەداخەوە ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە کە جیلی ئێستا ئاشنا نیە بەوەی کە گوزەراوە لەو سەردەما کە بنیاتی ئەسڵی بۆ دروستبوونی کیانی کوردی کە ئێستا بەرهەمەکەی وردە ئەخورێ لەو سەردەما بووە. لەو سەردەما بیر لە وەکراوە کە کورد ئەبێ کیانێکی هەبێ، کوردیش نەتەوەی وەکو نەتەوەکانی ترش. کورد لەو سەردەما زۆر ناسێنرا بە جیهان، یعنی سەردەمی ناساندنی کورد بە جیهانی بوون لە سەردەمی بەرزایی نەمرد و دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان بوو. سەیری حزب کوردەکانی کێشکە لە باشووری کوردستانە دروستبوون لە دوای ڕێڕەوی دروستبوونی بەرزانی نەمرد پارتی دیموکراتی کوردستانی پارتی لەو خۆناغەدا دەتوانرا ئەم هەموو دەستکەوتە نەتەوەی مێژوویەک وەکو بەڕێز ئاماژەی پێ دەکەین بێگومان ئەتوایەوە کورد ئەتوایەوە لەو هەلومەرجەی کە بووی ڕوخسا بوو زۆر نەتەوە هەبوو تواونەتەوە لەناو دامەزراندنی پارتی بۆ خۆی ضرورەتێکی مێژووی بوو بەدەستخستنی ئاماجەنەتەوەیەکانی ئێمە. بێگومان بۆیە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستش بەهێزی ماوەتۆ لەبەرەوەی هەڵگری شکۆی نەتەوایەت بوون و ئەستراتیژی نەتەوەی دێمە سەر بابەتە بە دیاریکراوی دەبەستمەوە بە خۆناغی ئێستاوە کە دەبێت پارتی چی بکات. بەڵام پێشەوە لە دوای دامەزراندنی پارتی لە 46 پێم وابێت لە پەنجاکان بەرزانی نەمر یەکەم کارکەکردی دامەزراندنی ڕێکخراوەکانی لاوان و ئافرەتان بوو. دامەزراندنی ئەم ڕێکخراوانە یعنی بە نەتیجە چی سوودێکی هەبوو بۆ بەرەو پێشبردننی ڕوتی خەباتی حیزبایەتی و دوجار نەتەوەی نیشتیمانی سەرڕای کە ئەگەر خوێندنەوە بکەی بۆ حەدەسانەی کە ڕوویاوە لە سەرەتای دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان سیرەکەی بەرزانی نەمر جەختی لەسەر مەسلەی کورد و مەسلەی بە سیاسیتبوونی کوردی و مافی چارەنووسی کوردی کردوێتەوە. بەس لە هەمان کاتە فەرامۆشی چین و توێژەکانی کۆمەلگای نەکردو چونکە پێیوا بۆ کۆمەلگا ئەبێ هەموو بەشدار بێ لە بنیادنانی وڵاتێکە، پێیوا بۆ کۆمەلگا ئەبێ هەمووی بەشدار بێ لەوەی کە چۆن وڵاتەکەی چۆن هەست بە بوونی خۆیکە. بۆیە بەڕاستی ئیبداعیان داهێنانە بۆ بەرزانی نەمر کە لەو سەردەما بیرکاتەوە کە ڕێکخراوی ئافرەتانیان لاوانیان قوتابیان کە دروستکە لەو سەردەماکەواتە ئیدراکێک هەبووە تەنها سیاست کافی نییە بۆ ئەوەی کە تۆ مافی نەتەوە بوون بەدەستمێنە. ئەو چین و توێژانش چینێکن پێویستیان بە پێشکەوتن هەیە، پێویستەکە شتێک هەبێ کۆیان کاتەوە، پێویستەکە بۆیە ئەگەر سەیریکەی لەگەڵ ڕێزما بۆ هەموو ڕێکخراوانێکی لەم سەردەمەیە هەیە ئەو شتانەی کە لە سەرەتای دامەزرانی ڕێکخراوەکانی لاوان و ئافرەتان قوتابیان کە لەو سەردەما ڕوویە و گۆڕانکاری لە کۆمەلگا دروست کردووە، ئێستا ئەو هەموو ڕێکخراوانەی کە هەمانە بەو بە دەرەجەی ئەندازەی ئەو کاتە کۆڕانکاری لەناو کۆمەلگایان دروست نەکردووە بەقەدەر ئەو کاتە ئێستش ناڵم نییە هەیان دروست کردووە، بەڵام دروستبوونی ئەو ڕێکخرانە لەو سەردەما وەرچەرخانی دروست کرد. بۆ نمونە کۆمەڵێ زوڵم لەسەر ئافرەت لابرا لەو سەردەما بۆ ئەمونوە ئەوەنەی لاو گەنج لەو سەردەما کاریگەریان لەسەر شۆڕش هەبوو
ئێستا گەنج زۆر کاریگەری نییە. مەبەستی پرسیارەکەمەوە بوو ینی لە بەرامبەردا مەزراندنی ئەم ڕێکخراوانەدا ئەوان توانیان چی پێشەشکەن بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کاریگەریەکانی ئەوان لایانی کەم چی بوو لەو قۆناغدا؟ گرنگترین شت کۆمەڵێ بۆ نمونەگەر لە ئافرەتان و سیرکەین کۆمەڵێ کێشە و گرفت کە ئافرەت پێ ناڵان لەو سەردەما لەسەری لاچوو بۆ نمونە هەچ ئافرەتێک ئەگەر گەورەترین زوڵمی لەسەر کردای بچوایەتە بارگای بەرزانیەوە پارێزراو بوو بە هەموو شێوەیەک ئەگەر لە سەریەم سەردەمە بکەی لە ڕەنبێ لە ناو شەڵتەرێکی ئافرەتانیان لە ناو شەڵتەرێکی پۆلیسە ئافرەتێک ئەکوژێ و بەبێ هینیش لێشی دەرەچێ بەس مەبەستم ئەوە بوو کۆمەڵێ گۆڕانکاری جەوهەری ڕوویە لە ناو چیلەکانی کۆمەلگایە لەو سەردەما هۆکارەکەی دروست بوونی ئەم ڕێکخراوانە بوو و گرنگترین شت کە من دایمە شایەتی پێڵێمەکەوەی کە ئەو ڕۆڵی گەنجی ئەو سەردەمەی کە هەی بوو لە ناو شۆڕشە کوردیەکانە گەنجی ئەم سەردەمە ئەو ڕۆڵەی نییە. گەنجێکی موسەقەفی کوردپەروەرد هەبوو لەو سەردەما گەنجێک بوو بەردەوام داکۆکیە کرد گەنجێک بوو خوێنەرێکی باش بوو گەنجێک بوو گۆڕانکاریە کرد گەنجێک بوو تەمەنێکی زۆر پێشمەرگایەتیە کرد باشەکەنیەتی خۆی ڕێگەی پێ نادرێت یعنی بێتە پێشەوە ئەم ڕۆڵە ببینێ یاخود ئەم ڕۆڵی لێ مەبەستم ئەوەی زیرەکی بەرزانی نەمرد کە توانی ئەم چین و توێژە بە ئاراستەیەکی ڕاستە ئاراستەی کۆمەلگاکە کە ڕۆڵی خۆی ببینێ نەک ئێستا کە هەندێ لایەن یان پێشکەوتنی کۆمەلگا ڕەن بێ پێشکەوتنی کۆمەلگای ڕوا لێ بکە گەنجی ئەم سەردەما ناڵم کەم تەرخەم بێ بەینەما ئەو پێویستەکە لەوە باشتر داهێنانی هەبێ پێویستەکە لەوە باشتر جێدەسی دیار بێ پێویستەکە لەوە باشتر بواری بۆ بڕخسەواتە دەتوانین بڵێن ئێمەی گەنجان یعنی بۆ نمونە بەشێک لەوانەیە کە ئێستا میراتگیری ئەم قۆناغە مێژوێن غەدرمان لەو خەباتە کردوکە لەو سەردەمەدا هەبووە بێگومان غەدرکراوە لەو خەباتی لەو سەردەما هەبووە لە بەرەوەی یەک گەنجی ئێستا زۆر بێ ئاگایە لەو خەباتێکە لەو مێژوەیە هەبووە و زۆریش گەنج پێویستی بەوەیە کە کۆمەڵێک کەس وەکو پێشەنگ لە ذهنی خۆیان بهێڵێتەوە کە بتوانین لەسەر ڕێڕەوی بەڵام ئێستا ڕەنبێگە ڕاپرسێ بکەی پرسیار لە زۆر لە گەنجەکان بکەی ئایا تۆ کێ پێشەنگە لە بۆ نمونە لە ڕێکخراوەکان لە کارێکە ڕەنبێ سەری لێ بشێوە نەزانێت کێ پێشەنگێت یان معجیب نەبێ بە ئەجابێکی لە کاتێکە دەرفەتەکانیش بۆ نمونە تەکنەلۆژیا زۆر دەرفەتی ڕەخسانەوە کە تۆ بتوانی بە ئاگاتربی لە زۆر شتەکانە کەواتە ئێمە ئەڵێن ئەو سەردەمەی کە بەرزانی نەمر پارتی تیا دروست کرد و ڕێکخراوەکانی تیا سەردەمی زیێڕین بوو بۆ کورد بۆی کە ڕۆڵی خۆی ببینێ سەر ڕای ئەوەی کە دەستکەوتی حیزب سیاسی زۆری بتیا بەدەست نەهێناوەکو ئەم سەردەمەی کە بۆ نمونە هەرێمێکت هەیە حکومەتت هەیە دەسەڵاتت هەیە بەڵام ئەگەر بە منتەقیانە بیری لێ بکەینەوە ئەو سەردەمە سەردەمێکی زیێڕین بوو بەوەی کە چین و کۆمەلگا هەمووی لە ئاستێک هەیە بوو یعنی طبقەی زۆر جیاواز دروست نەبوو طبقەکان نزیک بوون علاقاتی کۆمەڵایەتی بەهێز بوو احترامکردن لە ڕموزەکانی ئەو نەتەوەیە زۆر بەهێز بوو گەنج زۆر خوێنەرێکی باش بوو سەر ڕای ئەوەی کە کتێب بەقەدەر ئەم سەردەمە نەبوو تەکنەلۆژیا بەقەدەر ئەم سەردەمە نەبوو تەلەڤیزیۆن ینی بەشێکی کە ئێستانی دەگوزارێ لە بێموبالاتی گەنجەکانمان لەم خەباتە مێژوێ بەشێکی ناتوانین بڵێن بێموبالاتی گەنجەکانمان بەقەدەر ئەوەی مەسەن بوون هەندێک نەدەبوو ینی ئەم خەباتە مێژوێ تەرجمەی واقعی ئێستای کۆمەڵگەی کوردی بکرایە دەبوو کێمە بکە ینی ئێستا بەداخەوە واقعی ئەنف ئازادی کە فەرەهەم بووە لە هەرێمی کوردستانە وای کردووە لە پێناوی منملانەی سیاسیە زۆر سەر لێ شێوان بۆ کۆمەڵی خەڵک دروست بێ بۆیە چاواشەکاری زۆر هەیە سەرڕای ئەوەی سەرچاوی زانیاری ناتەندروست زۆر هەیە شکاندنی یەکتری زۆر هەیە جاران مەسلەی نەتەوەبوون هەمووی بە ئاراستەی مەسلەی نەتەوەبوون بوو هەمووی یەکدەست بوو بۆ ئەوەی کە مافێ بۆم نەتەوە بێ ئێستا زۆربەی ئەوەی یەکێ موامەرەت لێکایکە ئیتیفاقەکایکێ لە طبعاً هەلومەرجی ناو خۆی هەیە و هەلومەرجی دەرەکیش هەیە هەمیشە بەردەوام کوردستان ئەوشمان بیر نەچێ بە دوژمن دەورەدراوە ئەم دوژمنانە بەردەوام کاریان لەسەر هەڵوەشانەوەی کۆمەلگاکەی تۆ کردووە لە ناویشەوە ئەوەنە ململانەی ئەوەنە ئازادی فەراهەم کراوە لەو من لەگەڵ ئەوام دایمە ئەبێ سنووری ئازادیەکان تا ڕادێک سنووردار بکرێ بۆ ئەوەی تەجاوز نەکاتە سەرما کۆمەڵی مقدسات چونکە تۆ گەت بتێ کۆمەلگا بشێوێنی یان گەنجێک سەری لێ بشێوێنی ئەوەیە لە کۆمەڵی ڕوخێنی بۆ نمونە وای لێ ئەەکەی ڕێز لە ڕەمزە مێژوەکان نەگرێ و مەسەن وای لەکەی زۆر ئیمانی بە کۆمەڵی قەزیەی منەتەوایەتی نەکانی ئەمە بەبێ جیاوازی ڕۆڵیان لە شێواندنی ئەم وێنە مێژوێ هەبووە بە لە ئێستادا خۆی ئەگەر سیرکەی حیزبی سیاسی عادەتەن ململانەی سیاسەکە لە ڕۆژهەڵانی تیناوەڕاستە شتێکی طبیعیە کە ئەم حیزبانە ململانی یەکتری بکەن بەڵام هەندێک جار ململانەکە کەوێتە تا ئاسی
شکاندنی ئێسقانی یەکتری کە ئەمەش کاریگەری سلبی لەسەر کۆمەڵگای ئێمە دروست کردووە و ئەم ئازادی ڕەهای کە لە کوردستانە دروست بووە وای کردووە کە بە تەواوەتی بە مطلقی هیچ شتێک نەمێنێ بۆ ڕێزگرتن بۆ وای لێ هاتووە کە تبێن لە پێناوی زیاتر بەدەستهێنانی دەنگێک یان کورسیەک یان دەسەڵاتێک یان پۆستێک یان شوێنێک تۆ هەموو شتەکان بشێوێنی بەڵام باشە گوێسانخەلیانی کەم ئەگەر بۆرمە وێنە مێژوێکە هەرچۆن گەشتوێ بە زەهن و فکری تاکی ئەم سەردەمە و کۆی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان خۆ دەبێت دامەزراوێکی شەرعیلانی کەم قانونی هەبێ بۆ ڕاستکردنەوەی ئەم وێنە مێژویە دەبێت کی ئەمە بکە ینی بۆنە ڕۆڵی کێ بوو دەبێت خەباتی مێژووی بەردەوام خەباتێک بێکە لە گوێی مشکی گەنجەکانی ئێمەدا بزرنگێتەوە بۆ نەکراوە ئەمە عادەتەن ئێمە گەر خوێنەوە بکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە مقارنتن بە وڵاتە پێشکەوتوان ئەڵێن وڵاتی دواکەوتون بە مقارنتن بە وڵاتانە و لە وڵاتە دواکەوتوەکانە بە شێوازێکی گشتی ئەم سراعەت و ململانە تا ڕادەیەک بە تەبیعی دانێ ئەگەر نەگاتە سەر ئەوەی کە بە تەواوەتی کۆمەلگا بشێوێنن بەڵام یەک تەنها یەک ئاراستە چکە حیزبی سیاسی لە وڵاتی دواکەوتووە بەڕاستی ئاراستەی کۆمەلگاکە بەڵام لە کۆمەلگای ئێمە تەنها حیزبی سیاسی بەرپرس نییە لەوەی کە کۆمەلگا پێش خاستکە چونکە مەسەرەن بۆ نمونە تۆ تەکنەلۆژیا و وەسائلی عەولەمەش هەیە بۆ نمونە ئیعلام دەوری هەیە ڕێکخراوەکان دەوریان هەیە زانکۆکان ئەبێ دەوریان هەبێ هەموو حیزبە سیاسیەکان ئەبێ دەوریان هەبێ بەڵام کۆکەرەوەی چەتری ئەمانە ئەبێ حیزبێکی سیاسە بێ ئاراستەی بکە ئێستا ئەگەر بەراورد بکەین مەسەرەن بۆ نمونە ئەگەر سەری مێژووی دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان پارتێکە وەکو پارتەکانی تر تووشی کۆمەڵێ مؤامەراتی ناوخۆی و دەرەکی و زۆر بۆتەوە بەڵام بە هەموو قۆناغەکانە توانێتی بە بەهێزی بمێنێتەوە بۆچی ئەگەر خوێندنەوەی بۆ بکەی کەواتە ئەمە یەکەم استراتیژی نەتەوەبوونی یەکێکە لە هێڵە گشتیەکانی کە لادانی لێ نەیاوە و بەردەوام خۆشی گونجانووە ینی خۆی تازە کردوێتەوە لەگەڵ پێداویستیەکانی سەردەما هاوڵاتی لێ دوکانەدا ئەم پەیامی پارتی وەکو خۆی وەرگرتووە زوڵم لە هەندێ مەبدە کراوە بەڕاستی زوڵم لە هەندێ مەبدە کراوە بە تایبەتی لە هەندێ شوێنە بەوەی کە ئیعلامی چەواشەکاری ئەم پەیامە بەلاڕێە ئەبا ئەعلامی چەواشەکاری وای کردووە شتە باشەکان بشارێتەوە ئەمە پارتی سارد نەکرێتەوە لە پێویستەکە قیادەی پارتی بە ئاگای بێ و بە ئاگایشە حتمما ئێمە پێسەری گەرمێژوی پارتی بکەین بەردەوام ئەو موامەراتانەی لە ڕەنبێ لە پارتی کراوە لە بەدرێژایی مێژوو ئەگەر لە زۆر حیزبی تر بکرایە ڕەنبێسە کەسی تیان نەمابێت بەڕاستی کەواتە بام پرسیارەکە بە دیاریکراوی بکەم ئێستا کار و فۆرمی حیزباتی لە تەواوی جیهاندا جۆرێک لە گۆڕانکاری بەخۆوە بینیوە ئێستا ڕۆڵی تاکە لە ناو کۆمەلگایە بێگومان جام بەستم ڕێگەوەیە یەکێک لە دروشمەکانی پارتیش نیوەبوونەوەیە پارتی بۆ قۆناغی داهاتوو چۆن خۆی لەگەڵ ڕووداوەکانی سەردەم دەگونجێت یعنی دەبێت چی بکات طبعا وەکو پێم وتی پارتی بەردەوام ئیدراکی هەبووە لە ناو هەموو قۆناغە جیاوازەکانی مێژووە توانیوێتی خۆی بگونجێ لەگەڵ هەلومەرجە تازەکانە بۆیە ئەگەر سەیریکەی مەسەن بۆ نمونە زەمەنێ لە زەمانەکان لەگەڵ لایەنەکانی ترا تەحالوفی 50 کرد لە زەمەنێ لە زەمانەکان ناوتیان بۆ نمونە انتخابات سەنگی مەحەکە لە زەمەنێ لە زەمانەکان تەحالوفی لەگەڵ هەندێ لایەنا کرد کە پێشتر مەسەلەن ناکۆکیان زۆر بوو کەواتە ضرورەتی پێداویستی کۆمەلگا و پێداویستی ئەو سەردەماوە ئەکا پارتی خۆی بگونجێنێ و برا دەوری خۆمانەڵێ بە کوردەواری دەوری براگەورەی ببینێ و هەردەم دەوری بینیوە بەڵام ئێستا پەیامەکە من ئاراستەی قیادەی پارتی دیموکراتی کوردستانەکەم بەڕاستی بەردەوام هەمیشە ئەوان کوردستانیان پاراستەوە پێویستەکە لەم سەردەمێشا قۆناغێکی هەرە حساسە ئەگەر فریای کوردستان نەکەن ڕەن بێت دوژمن بتوانێت زەفەرما بۆ بێنێ بە حکمی ئەوەی موامەرەی ناوخۆی زۆر بووە چواردەورمان دوژمنەکانمان زیاتر دانمان لێ تیژەکەنەوە بە لە ناوبردننی هەرێم ئەمە وای کردووە هەرێمی کوردستان لە قۆناغێکی فرە هەستیارا بێت بۆیە زۆر گرنگە پارتی دیموکراتی کوردستان هەروەکو پێشوو کە ڕۆڵی براگەورە و کۆکەرەوەی چەتری کۆکەرەوەی هەموو لایەنەکان بۆ ڕۆڵ ببینێ و بەردەوامیش بینیوێتی بۆ ئەوەی کە ئێستا ئەو ناکۆکیە گەورەی کە لە ناو حیزبەکان هەیە ئێستا بە دڵخۆشانەکە گەر خوێندنەوە بکەی بۆ حەدەسانەی یەک دوو ڕۆژەی پێشوو دانیشتن هەبوو لە بینی حیزبە سیاسیەکان و بەتایبەتی و دوو حیزبە گەورەی کە کوردستانن با بڵێم ئاراستە ئەکەن بەوەی کە وتاریان یەک خن لە بەغا ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە بەوەی کە تۆ بتانی ڕێگری بکەی لە لایەنی دوژمن کە زەفەر بە یەکێتی ناوخۆی و ببێنێ ئەم پەیامە بەردەوام پارتی دیموکراتی کوردستان یاوێتی بەگوێی لە حیزبە معارەزەکانیان حیزبە منافسەکانی ئەو لایەنانە چۆن بووبوون پەیامی پارتی خۆڕەنگە ئەگەر کارەکە بەم شێوەیە ئەوەندە قورس بێت ئەنی پارتی خۆی ئامادەکە بۆ قۆناغی دواتری
ئەو ڕووداوانەی کە دەگونجێ لە داهاتوودا ڕوو بدەن. پارتی بە شتێک بە پارتی دەکرێت ئەمە یاخود لەمەدا بێگومان بە تەنها بە پارتی ناکرێت، بەڵام پارتی پشوو درێژە لە ناو مەسەلەی سیاسیە، وەکو بە هەڵپەنیە وەکو هەندێک لایەنێکی ترکە زۆر با بڵێن بە سەریعی بڕیارەیە و دوای پەشیمانە بێتەوە لە بڕیاری پارتی، زۆر پشوو درێژە و زۆر بەوژژی دراسی وەزعەکەکە و زۆر بەردەوام لەگەڵ حەدەسەکانە و لە وەختی زۆر حساسە زۆر هەنگاوی چاوەڕوان نەکراوی لێنێت. بۆیە من تەوەقع ئەەکەم ئایندەی ئەم میلەتە گەشە بەوەی کە قیادەیەک هەیە ناو پارتیە ئیدراک بەوە ئەکا کە داخوازی خەڵک چییە، نەک داخوازی حیزبەکان چییە. قیادەیەک هەیە کە مشوری خەڵکێک ئەخوا کە پێویستەکە بە ئارامی بژی، قیادەیەک هەیە کە پێویستەکە ئەگەر لەسەر مافی دەستکەوتی هەڵبژاردننی خۆشویتە تەنازولی بۆ بکە لە پێناوی کۆکردنەوەی لایەنەکانی ترە. بۆیە من دڵخۆشم بە قیادەی پارتی، بەڵام پێمیشمان ئاراستی ئەوەیە پێویستەکە لەم قۆناغا زیاتر دەست پێش خەری بکەن بەوەی کە ماڵی کوردی با زیاتر هەڵنەوەشێ لەوەی کە هەندێ لایەنی با بڵێم منافسی کورد کاری بۆ ئەکەن لە ناوخۆش و لە دەریشەوە. چونکە ئێستا گەر سەیری ئیعلامەکان بکەین بە تایبەتی ئەعلانەی دەرەوەی هەرێمی کوردستانیان هەندێکیشی لە ناوەرێمی کوردستان بەڵاستی هەندێک کەس هەیە خێروبێر و کەس و کاری لە ناو هەرێمی کوردستانە، بەڵام داوای هەڵوەشانەوەی هەرێمە بۆکە. هەندێک کەس لە سێبەری هەوای کوردستانە هەوا و ئازادی هەڵەمژێ، بەڵام داواکە بوجەی مەسەلەن ببڕێ. ئەمانە نموزەجی زۆر نامۆن لە ناو کۆمەڵگایە، چەند بەسیتیش بن بەڵام زۆر خەتەریات لەسەر ئەم پامەجانەی کە لە کۆمەڵگەدا هەلێنان حیزبە سیاسەکانەوە کە ڕوبەڕووی پارتی و دوجار کیانی هەرێم دەبێتەوە وەکو خۆی وەری گرتووە، یان دەتوانێت ئەم پامانە پارتی بۆسنن لە ڕەوڕۆی خەبات، ینی ستۆپ بە ئیشەکانی پارتی دەکات بۆ نمونە بۆ لە پەیامی داهاتووی داکات بێگومان کۆمەڵگەی دەکات. چونکە ئەگەر سەیری هاوکێشە بکەن بەردەوام پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی فاکتەرێکی هەرە گرنگی بەهێز بۆ لە ناو معادلە سیاسیەکانی ناوخۆیەکان و ئەقلیمیەکانیش. سەیری با بڵێم ئەو سەردانانێکی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناو هەرێمی کوردستان بێ، خۆ ئێستا جەنابی سەرۆک هیچ پۆستێکی حیزبی حکومی نییە، بەستەنها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە، بەڵام هەج وەفتێکی دیبلۆماسیەت یەکەم شت بۆ بارگای بەرزانی و جەنابی سەرۆکە بینێ، کەواتە ئەوان تێگەیشتون لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان معادلەیەکی بەهێزە لە ناو هاوکێشە سیاسیەکانە و بەبێ پارتی دیموکراتی کوردستان هیچ هەنگاوێکی سیاسی نە لە عێراق نە لە ناو خۆی هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێت. تەنانەت دوژمنە هەرە سەختەکانی هەرێمی کوردستان بە عەرەب و تورک و فارسەوە کاتێ بێن مفاوەزاتی بکەن لەگەڵ عێراقا سەردانێکی هەرێمەکەن و لە ناویشیا سەردانی جەنابی سەرۆک بەرزانیەکەن. کەواتە ئەمە ئەو پەیامەیە کە ئەوان گەیشتۆ پێیان کە پارتی دیموکراتی کوردستان بە قیادەکەیەوە بە جەنابی سەرۆک ڕۆڵێکی کاریگەری هەیە و ئەشتوانێ بەردەوام داشەکانی معادلەی سیاسەکانە بجوڵێنش بۆ بەرنامەکە هاتوانی پرسیارێکی زۆر کراوە. تا ئێستا چی وای کردووە؟ خاڵی جەوهەری چییە بۆی کە پارتی بەم شێوەیە لە دوای ئەم هەموو مێژووە هەر بە بەهێزی بمێنێتەوە؟ ئەمە لاوازی ڕکابەرەکانی تی کە پارتی وا بەم شێوە بەم بەهێزی دەرکەوتەوە یاخود پرۆگرام و پەیڕەوی پارتی بۆ خۆی هۆکاری سەرەکی ئەمەیە؟ چەند هۆکارێکە، یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان بوونی مەرجەعە. ئێمە کۆمەلگایەکین یان با بڵێم ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێسش لە قۆناغی گۆڕانکاری و بەدەستهێنانی مافەنەتەوەیەکان، بۆیە لەم قۆناغا بوونی مەرجە زۆر زۆر گرنگە. پارتی دیموکراتی کوردستان مەرجەعی هەیە، بۆیە بوونی مەرجەعی سیاسی بەهێزی قەراری سیاسی وای کردووە وەک پارتی دیموکراتی کوردستان پارتێکی جەماوەریە، جەماوەری لەگەڵ خەڵکە پارتی وای کردووە ئەمە بەردەوام نقطەی قووەی پارتی دیموکراتی کوردستان بێ، بۆیە سەر ڕای ئەوەی تۆ سەیری هەڵبژاردنێک لە دوای یەکدۆکان ئەم پارتە کورسی زیاکە. بۆچی؟ کەواتە پێم وتی ئەو شتانێک کە لە پارتی دیموکراتی کوردستان ڕەن بێ لە دەستچوو بێ لەگەڵ لە هەندێک حیزبی منافسی پارتی دیموکراتی کوردستانە، بۆیە سەیری هەندێک حیزبی کوردستان کە لە دوای نەمانی مەرجەعی هەڵوەشانەوە بەخۆیە بینێ، یان لە دوای چوونە دەرەوەی کاریزمایەک لە ناوکرینەکان نەمانی یەکسەر ئەوە هەڵەوەشێتەوە. کەواتە بوونی مەرجە و بەهێزی قانون بڕیاری سیاسی و ئیدراک بەوەی کە چین و تێژەکانە هەموو تێکەڵن لە ناو ئەم حیزبەیە وای کردوم حیزبە بەهێزی بمێنێتەوە. دووەمیش بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان مەسەلە پارتێکی نەتەوەییە، پارتێکی نەتەوەی و بۆ جەماوەر کارەکە. ئەم پەیامی نەتەوە بوونە ئەوەی کە هیچ حیزبێ لە هەرێمی کوردستانە لەسەر قاچی خۆی بە بەردەوامی لە ڕێڕەوی مێژوویان نامێنێتەوە ئەگەر هەڵگری پەیامی نەتەوەیی نەبێ. هەڵگری پەیامی نەتەوەیی نەگوکو
حیزبانی کە زۆربەی بە شیعار باسیەکەن تەرجمەی کا لە ئەرزی واقع پارتی دیموکراتی کوردستان ئەمەی تەرجمە کردووە لە ئەرزی واقع لەبەر ئەوە بۆ نمونە سەرڕای ئەوەی هەموو معارەزەکان بوو توانی لە کافەترێکی هەرە حساسە ڕیفراندۆم بکە ئەمە مەسلەیەکی نەتەوەبوونە کارتێکی هەرە بەهێزە بۆ بەدەست کورتەوە بێ بۆی دایما لە ئەلامە گوێمان بیستیەوە بێکەمە تاپۆیەکی ڕەشە بەدەستی کوردەوە لە هەر زەمانێکە ئەتوانێ مامەڵەی لەکە ئێستا گەرسێری بەغاشکەین مامەڵەکردنی لەگەڵ هەرێمە زۆر حەزەکە دەستی هەرێم بشکێنێتەوە کە بتوانێت مافەکانی لێوەرگێتەوە بەڵام لە یەک شتا ڕخسەتم بێتاوەکەم لە یەک شتا خەتڕەجەعەکە ئەزانێ کارتێکی بەهێز بەدەست هەرێمی کوردستان و بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە مەسلەی ڕفراندۆمە ئەگەر مەسلەی ڕفراندۆم بخرێتە بەرباسی مەفاوەزات لەگەڵ بەغایە بەغا خازعی زۆر شتە بێت لە هەرێمی کوردستانە مەبەستم چی ئەم نمونەم هێناوە بەسمەوەی پارتی دیموکراتی کوردستان پارتێکی نەتەوەییە و هەڵگری استراتێژی نەتەوەییە و تەرجمەی ئەم پلانەی تەرجمەی ئەم سیاسەتەی کردووە لە ناو هەڵسوکەوتی سیاسی حیزبەکەی خۆیە ئەمە عەکسی زۆربەی لایەنەکانی ترە کە کاتێ شیعاری زۆر بەهێز و جوان لە تەلەڤیزیۆنە ئەڵێ بەڵام لە واقع وای تەرجمەی ناکە زۆر بە ئاسانی ئەتوانێت خیانەت لە چاوی دنیای دەرەوە وڵاتە ئیقلیمیەکانی و دەوڵەتەکان چۆرە بۆ پارتی ینی مانەوەی پارتی بەم بەهێزەی کە بەڕێزت ینی ئاماژەی پێ دەکەیت و هاتنی شاندا ئەوروپی و ئەوروپیا باڵەکان بۆ هەرێمی کوردستان ئەمە خۆی بۆ خۆی دیوێکی دیکەی بابەتەکە نییە کە پارتی ئەم قۆناغا ینی توانیوەتی تەمسیلی دۆزی ڕەوای گەلی کورد بکات ئەگەر ئەو پەیامە نەگەشت بێتە دنیای دەرەوە کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و هەموو جیهانەوە کاتێک کە سەردانی هەرێمەکەن و لەگەڵ شاسەردانی جەنابی سەرۆکەکەن ئەو پەیامە بە بەهێزی گەشتۆتە ئەوان کە پارتی کاریگەری هەیە ئەگەر کاریگەری نەبێ ئەوەنە کورسی زیاناکە ئەگەر کاریگەری نەبێ ئەم هەموو مەسەلەن ئەندام و لایەنگری لە کوردستانە نابێ ئەگەر کاریگەری نەبێ ئەو هەموو با بڵێم وەرەقە سیاسی کە بەدەستیەوێتی با بڵێم لە خەزێنەیە هەڵی ناگرێت و بڵێ من هەچ کاتێ تۆ مافم بخۆی من ڕفراندۆم بەدەسەوەی مقابلەوەی کە تۆم دەستور پێشێلەکەی کەواتە ئەمە ئەوان لە خاریجەوەمان لە وڵاتە پێشکەوتوەکانەوە کاتێکە سیاسەتەکەن بە مەدروسی سیاسەتەکەن و عشوایی سیاست ناکەن بە دوورمەودا سەیری سیاسەتەکەن نەک کورد مەودا وەکو باشەکەواتە وەک دوایین پرسیار پێشنیارت چییە ینی بۆ منە چاوەڕێکی دەکەی لە داهاتوێم حیزبە لە ساحی هەرێمی کوردستاندا ینی پێ وایە پارتی لە قۆناغی داهاتوودا دەتوانێت چی زیاتر پێشکەش بە کۆمەڵگەی کوردی بکات لەوەی کە تاکو ئێستا پێشکەشی کردووە وەلو پارتی دیموکراتی کوردستان بەردەوام دەست پێشخەری بووە بۆ ئەوەی کە وەزعی هەرێمی کوردستان ئارام بکاتەوە لەم کات و ساتانش ئەوەی زۆر گرنگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە یەکگوتاری هەرێمی کوردستان بێ بەوەی کە بتوانن مافەڕەواکانیان لە ڕووی دەستورەوە بەدەست بێنن لەگەڵ بەغا چونکە ئێستا مەفاوەزاتێکی ئابووری هەیە لەگەڵ بەغا بەوەی کە بوجە و موچەی هەرێمی کوردستان یەکلا بکرێتەوە و لەگەڵ ئەوەی شابەڕاستی پارتی دیموکراتی کوردستان تەمەناکەم زیاتر پەرە بسێنێ بەس تەمەناکەم زیاتریش براگەورەی بنوێنێ لەگەڵ لایەنەکانی ترە ڕەنبێ بەردەوام ئەو ڕخنەیەمان لە پارتی دیموکراتی کوردستان گرتبێ زۆر لە مافەنەتەوەکانی زۆر لە مافەکانی خۆی خۆشە بێ لە پێناوی لایەنەکانی ترە بەوەی کە مەسەن بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە لە حەقی مەشروعی هەڵبژاردن و دەنگانی خۆی خۆشە بێ یا بە لایەنەکانی کە لە پێناوی ئەوەی کە بتوانێ یەک ڕیزی ماڵی کورد پارێزگاری لێ بکە ڕەنبێ ئەو سەردەمێکی کۆتایی هاتبێتتر کاتی ئەوە هاتووە هەموو حیزبەکانی تر ئەو ئیسیحقاقی خۆیان کە بەدەستێن لە هەڵبژاردنە بەوە شتێکی دیکار گرنگ بوو ئەگەر لە مایە خولەکیشدا پێم بڵێت بۆ ناخۆی حیزب پارتی دەبێت چی بکات پێداویستیەکانی ئەمڕۆ کە دەبێت پارتی بیکا بە پرۆگرام و بەرنامەی خۆی لە چوارچێوەی ئەمە بادی حیزبانی کە هەیەی دەبێت پارتی دیموکراتی کوردستان خەزێنەیەکی گەورەی لە گەنجی بەتوانای دڵسۆزی هەیە لە ناو ئۆرگانەکانی پارتیە پێویستەکە چاو بخشێنرێتەوە بەم تاقە گەورە گرنگەی گەنجەی کە دەروێشانە دوای پەیامی نەتەوەبوونی پارتی دیموکراتی کوردستانە ئەمانە ڕۆڵیان پێ بدرێ لە حکومەتە ڕۆڵیان پێ بدرێ لە ڕێکخراوەکانە ڕۆڵیان پێ برێ لە قیادەی پارتیە پێویستەکە ئەم چی لە گەنجەی وەکو چۆن بەرزانی نەمرد لە سەردەمێک لە سەردەمەکانە بیری کردەوە کە ڕێکخراو دروستکا بۆ ئەم چین و توێژانە بگرێتە خۆی و بتوانن ڕۆڵ ببینن پێویستەکە چونکە ئێستا بێشومار تاقەیەکی زۆری گەنج پێگەشتووە لەگەڵ ڕێزمانە بۆ ئەو کەسە بە تەمەنانێک کە لە ناو پارتیا مێژوێکی زۆر گەوریان تۆمار کردو
و شانازی پێوەکەن کاتیەوە هاتووان ئیسراحەتکەن کاتی ئەم گەنجانەیە کە تاقەیەکی بێسنووریان هەیە ئەمانە ڕۆڵ ببینن لە ناو ڕێکخراوەکانە لە ناو قیادەی پارتیا لە ناو ئەو لقو ناوچانەی کە پێویستە کاتیابن بۆیە پەیامم بۆ پارتی دیموکراتی کوردستانە چایەک لەو گەنجانە ببینێ کە ئێستا لە ناو ئۆرگانەکانی پارتیا ڕەنبێ ئەو پشت و پەنایانە نەبێت کە سەرکەون پێویستی شەکا سەرکەون. گەستان دەتیف مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ ئێوە بۆ بینەران عزیز. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو.